ژمارەیەک کاسبکار لاولێر لە ئەم شۆ مانگرتنیان ڕاگەیاندووە و بڕیاریان داوە تا سبەینێ لەسەر شەقا بمێنەوە و سبەینێش گربوونەوە ئەنجام بدەن. ئەو کاسبکارانە دەڵێن گربوونەوەکان بۆ ناڕەزایەتیە لە چەند بڕیارێکی هەریەکە لە پارێزگار و قایمقامی پارێزگاکە. بەڵە بەڕێزان بۆ وەرگرتنی زانیاری زیاتر سەبارەت بە گربوونەوەی ئەو کاسبکارانە لە سەر شەقام پەیامنێرمان زریان سدیقمان لەگەڵدا دەبێت. زریان سڵاوی خوا لەبێت، پارێزگار و قایمقامیەتی پارێزگای هەولێر چ بڕیارێکی دەرکردووە و ئەو کاسبکارانەی هێناوەتە سەر شەقام؟ بەڵێ سڵاوی خوای گەور لێ و لە تەواوی بیسەرانی بینەرانی کەناڵ ئەسمانی پەیامیش بێ. بەڵێ مامۆستا سالار وا دیارە پارێزگار و قایمقامی شاری هەولێر بڕیاریان داوە کە سەرجەم و کاسبکارانی لەسەر شقامەکان لەسەر عەربانە کاریان دەکرد، عەربانەکانیان لا برێ و لە شوێنی ئەو کە چەندین منزەر و وێنەی جوان دانراوە یاخود مەرکان دانراوە. لێرەدا بەشێک لە کاسبکاران خۆپشان با بڵێن گردبوونەوەیش ناڕزایەتیان ئەنجام داوە بۆ بڕیاریشە تاک و بەیانی لێرە بمێننەوە. بەڵێ من بۆی زانیاری زیاترکم دەسمە لای سەرپەرشتیاری ئەم گردبوونەوەی کاکەژار بۆچی ئێوە گردبوونەتەوە و بڕیاریشە تاکەی بەردەوام بێت؟ وڵای ئێمە پێشەشی بە خێراتی کەلاڵەکەتان دەکەین. ئەمە بۆ مدەی 25 ڕۆژ دەبی بێکارین لە لای قایمقامەوە بەڵێنیان پێدابن عەلەساس جێگایەکمان بدەنێ. ئێستاش جێگایەکەمان مدەمان ماوە بۆ ماوەی 6 ڕۆژ هەتا سەری مانگ جێگامان بدەنێ، عەلەساس لە بازاری شێخەڵات جێگامان بدەنێ. ئێستا کەش نازانین هۆکارەکەی چییە. بۆ ئیمتیمان بەمە نادەن جێگایەکەمان بۆ دیاریکە نێمەش بچینە سەر کاسبی خۆمان بۆ ئەوڕۆکە بڕیارێکیان دەرکردەوە مەرکانیان هێناوە دەیانەوێت لە جێگای ئێمە مەرکان دابنێن. ئێوە تاوەکو کەی بەردەوام بەم گردنەوە دەون؟ وەڵاهی ئێمە بەردەوام دەبین. ئەو شۆکە کەسمان ناچینەوە ماڵە چوچە بژێوی ژیانمان لەسەوەیە. ئەمە ئەگەر لێکوانە بین فەرق ناکە، یعنی ئەمە لێکوانە دەبین دینارێکمان پێ نەبچینەوە ماڵەوە چی بکەین باشە بۆمە هەر بازارەکە باشترە. لەکەیەوە گردبوونەتەوە تا ئێستا لە کاتی گردنەوەکەتان هیچ بەرپرسێکی حکومی پەیوەندیان پێوە کردوون؟ والله بەرپرسی حکومی بەرێ جەنابی قایمقام جێ لێ ڕاگرتین، بەس مدیر بەلەدیە بەڕاستی هەتا ئێستا کە تەلەفۆنەکەشی داخستووە تەلەفۆنیشی جواب نەداینەوە. ئەمە زۆر سوپاسی قایمقامی دەکەین، بەڕاستی قایمقامی شەشی زۆر باشی لۆکردنە، جێشمان لێ ڕادەگری، بەس بەڕاستی مدیر بەلەدیە هیچ جێ لێ ڕانەگرتنەوە، یعنی زدی فەقیرەکەش جوولایتەوە. ئەگەر دەرفەت بێ کەسیش تر دەدوێنم تۆگەر وەکو کاسبکارێک مەرەگەر وەکو کاسبکارێک تۆ دەبینی بۆ شەوە لێرەی بە تەمەنێکەوە بۆچی لێرە کردویتون؟ ئێمە لەبەر ئەوەی هەموو چەند ساڵ ئەمە لێرە ئیش و کار دەکەین، لەبەر ئەوە هەموو خەڵک ئێستا نیتی نەبوونە هەوڕۆ ڕۆژی ئەوەی خەرچی کاسبکار لە ئیش بکەن، یعنی ڕۆژی ئەوەی خەرچی یارمەتی خەرچی بدەین مساعدی خەرچی بکەن و ئەو هەموو کاسبکارە بە و مانگەکە 25 ڕۆژە ئەمە بێکار و بێ کەسابەتی. ئەمە دوونێ ڕەوانە شێخەلایان کردن و دوونێ گوتیان دەبی قەسبەن بێ و خوارێ بچۆگرای جماعەتی خۆتانە من لە شێخەلای بووم قبولیان نەکرد لەوێن دەرێک عەلاساس جێمان بدەن. ئێرە عەلاساس هەوڕۆ مەرکە ئێرە جێ مەرکانیان جێ يعني کاسبکارا بووە تا هەوڕۆ خەرجی قەیسەری بازاری شعبیە، يعني قەیسەری بازار ئەوێ مەرکانینی کاسبکارا بوو خەد لەو خەرکەی دەکەن. ئێستا ئەمە ئێستا کە بازار لە مەرکانی دادنێن، ئەگەر دوکانێک لەناو بازاری ئاگری تێبەربی ئایا عەریق دەتوانیتن بێتە ژۆرەوە دوکانەکە بکژێنتەوەیان ڕێنمایەکانی خۆی جێبەجێ بکاتن؟ ئێستا ئەوەی دادنێن ئەو مەرکانی دادنێن ڕێ لە خەرچی دەگریتن، یعنی فەقیرێک ئیش بکە باشتر نیە لەوەی. داواکاری ئەوە چییە؟ وڵای داواکاریمان ئەوەیە ئەمە کاسبین، هەر کەسە و کاسبی ماری خۆمانین، هەمووی بژێوی ژیانی لەسەر ئەوەیە هێوارێکە بستۆ بە گەرم و گۆڕی منداڵەکانی پێشوازی لێکەن. ئێستا کە زۆر کەسمانەیە منداڵەکە لە خۆی پیشەی کاسبیەکان چییەوە؟ پارێزگار و قایمقامی پارێزگای هەولێر ئەمانی بێکار کردووە. ئەمێ بزانم کاسبی ئەمان چی بووە بێکار کراون؟ بەڵێ دەپرسم کاسبی ئێوە چی بۆ بۆچی پارێزگار بڕیاری ئەوەی داوەکە ئێوە لەم شوێنە لا بەنێلی کاسبەکەی بکەوە؟ ئێوە کاسبی چی دەکەن؟ وڵڵا هەرکەو بە پێی ئیش خۆی کاسبی دەیە شیرەمەنیە سەر تەڕەز ئەوەیە سەوزە میوێ جوو بەرگە ئەنوو عاشکارەوە یەک ماک دەکراینە بەڕاستی ئێمە بەهیچ نەعاچی قوبر ناکەین، یەک شوێنێکمان بدەنێ خێری شوێنی خۆمان نەبیتن جەنابی قایمقام ئەمری دا ئەمە لا بکەوین بە هیچ بەدیلەکە بە هیچ شوێنێکم بە داری بکاتن. ئێستا مەرکان دانیا لە جێمە مەرکانەکە بەقەدەر عارەبانەکەیمە دەبیتن. بۆچی هۆکارەکەی چێت چ بیانوێشیانەیە بۆ ئێوەیان لابردۆ مەرکانە هیچ هۆکاری نییە، هەموو بازاڕش دەکە عاز دەکەی سبەینێ وەرە هەموو بازاڕش دەکا غێری ئێرە دەکەی و دی نەبیتن. ئەمە بەهیچ نەعاچی و بازە و گرمنەوەی ناین بەهیچ نەعاچی ئەتە دەماگرێن دەمەحال چی دەکەم با بکەن
بە هیچ نعشەمە وازۆکردنەوەی ناینی لەبەر ئەم هەموو کاسمی دەماندا کرێچیە هەموو نەبوونە هەموو دەسەمارەکە برژاوی هێنێتە بازاری دینارش لەبەرچینە وڵای هەیە هەمە بەپیانەتە بازاری دینارش لەبەرشەوە کە بە کۆسەری سواری کۆسەری بیتن بەڕاستی ئەمە وازۆکردنەوەی ناین بە هیچ نوعچی ئێوە بەرلەوەی بێم ئاماژتان بەوە دەکە بەیانیش بەردەوام بەگرنەوەکەتان دەن بە ڕێپیان تا سێما بەردەوام دەبین لە پاش سێماگە زیادمان دەگۆرە بەڕاستی بەیانی زیاتریش دوو هەندەینا بەڵام ئێستا نهاتینا هەمووی مارە دوورە پارەکەین بە تەکسی بەدازار بێ ڕاست پێ بێ ژمارە و کاسبکارانە بزانم چەندێکن بەهۆی ئەو بڕیارەوە لە ئێستادا بێکار بوون ناتیە هەیە مایرگاکە مای لە بنە ساوی مای لە دارەتی هەموو شوێنی دوورە ژمارەتان چەندە ئەوانەی کە لەم بلندور خراونەوە لە کارەکانتان لەلایەن پارێزگارەوە ژمارەی کاسبکارانتان چەندە نارم نزیکەی 150 بۆ 200 کەس دەبین نزیکەی 150 بۆ 200 کەس دەبین یەک مانگە کەس نیشمان نەکردیە مەکانەکە دەسوورکە هەموو هەندی عربە ناکردن مزیان گەورەتر مەرکانەکە بەڵێ مام ساڵار ئەوان دەڵێن هیچ بیانیوەک نییە بۆ ئەوەی ئێمان لە کارەکان لا بردووە لە شوێنی ئەوان لە شوێنی کارەکانیوان مەرکان و با بڵێن منزەری جوانکاریان لە شوێنەکانی ئەوان داناوە ئەوان بڵێن ئەوەش دەڵێنەوە کە بەیانی ئەوان بەپیان بەگرتبوونەوە دەستنە بەردەم پارێزگاری هەولێر یاخود بەردەم پارێزگای هەولێر و بینای قایمقامیەت و وەروە تاوەکو ڕێگەچارەیەکیان بۆ بدرۆزرێتەوە ئەوان بەردەوامی بەگرتنەوەکە